بەنای خۆی بەخشندەی میهرەبان کاڵێرە ناسمڕایەڵەتان پێشکەش دەکەم. یەکێک لە پایە هەرە گرنگەکانی بەردەوامی ژیان و پێشکەوتنی هەر دەوڵەت و کۆمەڵگەیەک کەرتی پەروەردەیە. تەوری ڕاڵی ئەمڕۆ تایبەت دەکەین بە پرۆژەی ڕاهێنانی وەزارەتی پەروەردە لە نێوان ئەرک و مافەکانی مامۆستایاندا بە میوانداری هەرێکێک لە مامۆستا سیروان ساڵح مامۆستای ڕاهێنەر، هەروەها مامۆستا هادی حەمان ڕەشید مامۆستا. سوپاس بۆ ئامادەبوونتان لە ڕایاڵی ئەمڕۆ. مامۆستا لە سیروان لە بەڕێستەوە دەست بکەم پێمان بڵێ ڕاهێنان چییە؟ بەرنامەکە تایبەتە بە ڕاهێنان. زۆر سپاس بۆیە. لە ڕاستیە ڕاهێنان بە شێوەیەکی گشتی بۆ هەموو بوارێکی ژیان گرنگە. ئەگەر بە شێوەیەکی گشتی قسەی لێسەر بکەین، یعنی بۆ مرۆڤ بە شێوەیەکی گشتی گرنگە. لەوانەیە بۆ پێشمەرگەیەک، لەوانەیە بۆ مناڵێک، لەوانەیە بۆ پیشەوەرێکی تر، لەوانەیە بۆ کەسێک لە کەرتی تەندروستی، بامان شێوەش بۆ کەرتی پەروەردە. ڕاهێنان واتە پرۆسەیەکە، واتە یارمەتیدانی کەسەکان بۆ بەرزکردنەوەی ئاست و توانست و لێهاتووی ئەو کەسانی کە کاری لەگەڵاکەن. ئەمە بە کورتی ڕاهێنانە، وەکو پێناسەی ڕاهێنان. کەواتە گرنگی ئەم پرۆسەی ڕاهێنانە بۆ کەرتی پەروەردە چییە لە ئێستاە؟ خۆی لە ڕاستیە ئێمە وڵاتێکی ناکرێ خۆمان بەراورد بکەین لە ئاستی وڵاتانی لە پەروەردەیە پێشکەوتوون. بەڵام هەر وڵاتێک ئەگەر بێ پێش بکەوێت لە بواری پەروەردە پێویستی بە چەند سێکتەرێکە کاری لەسەر بکات. یەکێک لەوانە بەرزکردنەوەی ئاست و توانستی مامۆستایە، لێهاتووی مامۆستایە، کارامەی مامۆستایە، دانانی پێدانی ئۆپشنی زیاترە بە مامۆستا. هەموو ئەمانە دیارە لە کوردستان لەوانەیە کەمێک زەحمەتی و ئاڵۆزی بەخۆی ببینێ، بەڵام کارێکی زەرور و گرینگە کە مامۆستایانی ئێمەش ئاشنا بن، بەهرەوەر بن بە هەموو ئەو ڕێگە نوێیانە یاخود ئەو کارە نوێیانی کە لەسەر ئاستی جیهان هەیە. خۆمەرج نییە ئەمە بە زۆر بی بە مامۆستا یا بە زۆر بکرێ، بەڵام لە ڕاستیە پێدانی ئەم ئۆپشنە یا خستە بەردەستی مامۆستا کارێکی گرینگە. خۆی لەسەر ئاستی عالەم مامۆستا بە چەند شێوازێک پێشەکەوێت. لە کوردستانە ئێمە ئەتوانین بڵین بە سێ ڕێگا یان زیاتر ئەکرێ ئاستی مامۆستا بەرەو ئاستێکی باشتر ببرێ. ئەمە بۆ مانایە نییە کە مامۆستا ئاستی خراپە، بەڵکو بۆ مانای ئەگەر بکرێ کارێکی باشتری لەگەڵا بکەین. یان ئەکرێت لە ڕێی بڕوانامەوە بێ، خوێندنێکی فەرمی لە ڕێی حکومەتەوە کە مەکارێکی ئاسان نییە لە ئێستا هەموو مامۆستایانی ئێمە بڕۆن لە شوێنێکی فەرمی بخوێن و بڕوانامە بەدەست بێنن، یان ئەوە تا وەکو ساڵانی پێشوو لە ڕێ ئەو دەستگایانەی کە وەکو مەشقول ڕاهێنان و شوێنەکانی تر کە بۆ ڕاهێنانی مامۆستایان تەرخان کرابوو کە ژمارەیەکی کەم لە مامۆستایان ئەیانتوانی بەشداری تیا بکەن لەو دەستگایانە، بە تایبەتی لە هاوینە ئاکرایەوە کە ئەمیش دیارە هەرگشتگیر نەبوو، یاخود لە ڕێگای ئەو خولانەی کە ئەکرێ باشترین بژاردە کە ئێستا هەبێ مامۆستایان بە شێوەیەکی گشتی بتوانن لە دوورترین دێوە تا ناو شارەکان بەهرەوەر بن لە هەندێک شتی سادە، نەکشتی قورس. تۆ ناتەوێت بڵی ڕاهێنان هەموو پەروەردە سەرا و ژێر چاکە. خۆی لە ڕاستیە قوتابیەکە ئامانجە، مامۆستاکە بووەتە وەسیلێ، ڕاهێنانمان بۆ کردووە بۆی لەگەڵ مامۆستاکە و ڕاهێنەرەکە کە ڕاهێنەرەکەش لە تەبەن لە بنەڕەتەوە مامۆستا بووە. خۆ لە چۆ باشەکەواتە مامۆستا سیروان پێویستەکانی چییە؟ ڕوونتر بڵام چه خزمەتێکە کا بە پرۆسەی پەروەردە؟ خۆی لە ڕاستیە هەر پرۆسەیەک کە دێتە وڵاتێکی ئەتوان بڵێم شێواوەوە پرۆسەکە وەکو خۆی بەباشی داڕوە. دیارە ئەوە تەثیراتی تێ، ینی مدخەلات ئینپوت ئەوەی کە دێتە ناوەوە کاری تێکاوە نالێ ڕێڕەوە ڕاستەکەی خۆی وەربگرێ. من ئەوەی بە جەنابتانی بڵێم مامۆستا زۆر شت هەیە لە پێشترە بۆ مامۆستا، ناقی نییە. من خۆم مامۆستام، پێشەوەی ڕاهێنەر بم مامۆستام، من بەدەر لەم پرۆژێ هەر پێش ئەوەش لە 2014ەوە ڕاهێنەرم، کاری ڕاهێنەرایەتی یەکەم لە قوتابخانەکان سیمینارەکەین، دێر خزمەتی مامۆستاکانەکەین. یەکێک لە پیشە هەرە پیرۆزەکان مامۆستاییە لە وڵاتە، بەڵام وەکو پێویست ڕێزی لێ نەگیراوە. من مامۆستایەکی هاوڕێم ناقی ناگرم، خۆم ناق، یعنی گلەی لە من مەکە ئەگەر وەکو پێویست لە ئیشەکانان نەبم. بۆ لەبەر ئەو پێداویستیانەی کە بۆ مامۆستا هێدابیر نەکراوە، وەکو ئەوەی کە باسی موچە ئەکرێ بەڵێ بێگومان تەسیریشی فعلی خستۆتە سەر هەموومان وەکو مامۆستا. بۆیە زۆر جار ئێمە لە هەمبەر ئەو کارانی پێمانە سپێرن کە مافمان وەرنەگرتووە گلەی یەکەین، نامانەوێت بیکەین، یا پێداویستی ژینگە، پێداویستی قوتابخانە، زۆر شت. بۆیە منی مامۆستا ئەگەر من مامۆستام ڕاهێنەریشم، یعنی بێتاقەتە بم بەوانەی کە ئەیانوێت لەگەڵ منا بیکەن. بۆیە مامۆستای بەڕێز من پێم وایە خۆزگە بتوانرایە ئەمانە بۆ مامۆستا چاک بکرێ
لایانی بژێوی و لایانی ژینگە و پۆل ئەو کات بکرایە شتێکی تربان ئەمانتوانی باشتر بکەین. بەڵام لەگەڵ ئەوەش ئێستا مامۆستا یعنی مامۆستای ڕاهێنەر قسەمان ئەگەر لەسەر خودی ئیشەکە بێ من ئەمەوێ پێم بڵێ کە ئایا چه خزمەتێک بە کەرتی پەروەردەکە چه خزمەتێک بە کەرتی پەروەردەکە. قوتابیانی جیهان ئێستا ئاستی دنیابینیان گۆڕاوە. قوتابیانی ئێمە بێبەشنین لەو ئاستی دنیابینیە. قوتابیانی ئێمەش دیدیان بۆ جیهان گۆڕاوە. لە ڕاستیە هەموو پیشەکان گۆڕاون. ئەگەر تەمەشا بکەی ئەو جۆری چارەسەرە پزیشکیانەی کە ئێستا بەکاردێ زۆر جیاوازە لەوەی پێشتر بۆ مانانایە کە پێشتر خراپ بووە، بەڵکو ئێستا شتێکی باشتر هاتوۆتەکایەوە. دیارە ئەگەر بۆ کەلوپەلی ناوماڵیش تەماشای بکەی هەر بە هەمان شێوەیە، ئەگەر بۆ ئۆتۆمبیلێک تەماشای بکەی هەر بە هەمان شێوە شتێکی باشتر کوالێتیی چاکتر، ینی جوهدی کەمترەوێ، عزیەتی کەمترەوێ و زۆرتر بەدەنگتەوە دێ. بەڵام مامۆستایی ماوەیەکی زۆرە بە هەمان ڕیتم ڕۆیشتووە. ئەمانەوە چی بکەین؟ کارێک لەگەڵ مامۆستایە بکەین نەک بە زۆر، کارێک بکەین کە مامۆستا لەگەڵ ئەم ڕەوتی دنیابینیەی جیهان و قوتابەکانە هاوتەری بڕوە. واتە مامۆستایەکی من یعنی لە چۆ خۆل بگرێ لە دوای ئەوەی کە مامۆستایی تەواو کردەوە. بۆیە پێویستە مامۆستایی ئێمەش هەندێک ماتریاڵ و مەواد و خول و کارامەی پێ بدرێت کە بتوانێت بەکاری بێنێ. دەستخۆش مامۆستادی وەک مامۆستا ماژەی پێکرد ڕایەنان چالاشێکی مرۆیی و ئامانجدارە و دەوێت خزمەتێکی بەردەوام بە کۆمەڵگەڵ مامۆستایان و قوتابخانەکانی هەرێمی کوردستان بکە. ئەمە لەلایەک و زۆر ڕاستە. ئایا ژینگەی قوتابخانەکانی هەرێمی کوردستان بە کەڵکی ئێوە دێت ئەم چالاکیانەی تیا ئەنجام بدێت؟ ئەگەر بەڵێ بۆچی، ئەگەر نەخێریش بۆچی پێویستە ژینگەکانی قوتابخانەکانی ئێمە چۆن بن بۆی مامۆستایانەوەکو ئێوە بتوانن ئەم جۆرە چالاکیانەی تیاوەربگرن؟ بەڵێ سپاس بۆم دەرفەتە ئێوارەی هەموو لایەک باش. ڕاستی پێشەوەی وەڵامی ئەو پرسیاری جەنابوو بەمەوە زەرورە بڵێم ڕاهێنان بابەتێکی ژیانی و حیاتیە بۆ مامۆسایان، بابەتێکی زۆر جدی و گرنگە بۆ مامۆسایان و لە ڕاستیە تازەش نییە. یعنی مامۆسا معلومی جەناب بێتی و معلومی بینەرانی بەڕێزیشە لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانە یەکەی ڕاهێنان هەبووە. یەکەی ڕاهێنان سەر بە بەڕێوەبەراتی پەروەردە بوو و سەر بە وەزارەتی پەروەردەی و بەردەوام مامۆسایان ئەپدەیتی زانیاری و دنیابینیان کراوەتەوە. ینی بابەتەکە بڵێن تازەیە تازە نییە. کەواتە ئیشکالەکە لەکوێوە دەست پێەکە؟ من و مامۆستا سیروان و بەشێکی زۆر لە سەرپەرشتیارانی بەڕێزیش لە ڕاستیە لە ناوم پرۆسا قوربانین. قوربانین نەک تەنها ئەو پرسیارەی جبەی بەسمەوە بە پرسیارەکەی جەنابەتەوە، نەک قوربانی ئەوە بین کە ژینگەی قوتابخانە بە کەڵکی ئەم چالاکیانە نایەن یا بە کەڵکی ئەم سیستمە نایەت کە داونلۆدی کەیتە سەر واقعەکەوە. یعنی ئەوە گومانی تیانە کە لێرە و لەوێ مەکتەبی چاکراوەتەوە لە کوردستانە و ژینگەی جوانی قوتابخانە هەیە لە کوردستانە، بەڵام بە ئام وەریگری ژینگەکە لەبار نییە. بەڵام گریمان ژینگەی قوتابخانەش لەبارە. لە ڕاستیە مامۆسا خۆی ئەزانێ ئەم سیستمانەی کە ئەم سیستمەی کە وەزارەتی پەروەردە هێناوێتی لە ڕاستیە یەک جانیب نییە کە بەس تەنها مامۆسای ڕاهێنەر تایە قازیە بێ. جەنابیان ئەزانن کە بریتیش کاونسڵمان هەیە و مامۆسای ڕاهێنەر و هەکبەی مامۆساشمان هەیە کە دیسانەوە ینی هەمویان یەک پاکێجن تا ڕادەیەکی زۆر. ئەم پرۆسە هاو ئاهەنگە چەنە لەگەڵ ژینگەی قوتابخانە، ئەوە نە هاو ئاهەنگە لەگەڵ خێزانە، ئەوە نە هاو ئاهەنگە لەگەڵ ژینگەی دەرەوەی حوشەی هەموو قوتابخانە و خوێندنگاکان. پێویستە بە یەک ڕیتم هەمومان پێکەوە هاواهنگ بینتیایە. سەرنجەکانی مامۆسایان بە زۆری لەسەر ئەوەیە کە سەرباری ئەوەی بەشێک لە پرۆسەکە بە تەواوەتی ینی چۆتە ناو دنیایەکی ڕۆتینات و پڕ لە کتاب و ناو کتاب و کوم و پڕ لە یعنی ئەوەی پێی ئەوترێت پڕکردنەوەی فۆرم و پڕکردنەوەی ڕاپرسی و ئەوانە کە تا ڕادەیەکی زۆر بەداخەوە بە سەتحی هاتوۆتە ناو دنیای ئێمەوە کە کرێ خۆی لە ئەساسە ئەوانش سوودمەند بن. چەندێ پەیوەستە بەوەوە ئەوەنەش گرفتەکە لەوایە کە بەداخەوە
نا خێزان ئەتوانێت لەم بوارە هاوئاهەنگ بێ و لە دەرەوەی حوشەی قوتابخانە ئەتوانێت هاوئاهەنگ بێ. وتم ئێمە بە هەمومان پێکەوە قوربانین لە ناو ئەم پرۆسە، قوربانیەکە با هەمومان خەیاڵمان بۆ مۆزوعی مادی نەچێ. ئەی خزمەتی مامۆسا نەکراوە و موچەی نادرێتێ یان مەسەلەن پێداویستەکانی دابین نەکراوە، بابەتەکان بابەتی مادی و فیزیکی نین بەقەدەر ئەوەی کە بە زۆری بابەتی معنەوین. ینی مامۆسای بەڕێزە زانێ لە دنیای ئێمەیە هەر خودی مامۆسا لە هەموو دنیاە ئەلبەت دوور لە شیعارات لە دنیاە هێزێکی سیمبولیک و خاوەنی سومعە و خاوەنی سەرمایەیەکی ڕەمزی گەورەیە. کاتێکا کە تۆ ئەمانەتی پەروەردەکردنی مناڵەکان و ئەسپێری بە مامۆسایەک لە ڕاستیا پێی ئەڵەی کە تۆ گەورەی لای من نەمەوێت تۆ نمونە و سەرمەشقێکی گرنگ بی بۆ مناڵەکەی من بۆ ئەوەی کە مناڵەکەی من چاو لە تۆ بکە. ئەم سەرمەشق بوونیان سندوێتەوە لە مامۆسا. ئێستا چەندین هێزی کۆمەڵایەتی گرنگ لە کۆمەلگای ئێمە ئیشەکە بۆ ئەوەی کە سەرمەشقی جۆرا و جۆر سەرمەشقی زۆر تافیه و بێبایەق دروستەکەن لە وڵاتی ئێمە و پێیان ئەڵێن ینی مناڵەکانیان ئەوانە بکەن بە نمونەی باڵای خۆیان بەداخەوە کە ئەمە وەزارەتی پەروەردە نایەوێت لەمە تێبگا کە ئەم پرۆسانە زۆر گرنگن و ئەم پرۆسانە لەبەر گرنگجەکەیەتی مامۆسا پێی وایە کە پێویستە جوانتر دەسی بدرێتێ و چەنە مامۆسا بارەکرێ بە کۆمەڵێ ئەرکی زۆر قورس و تا ڕادەیەکی زۆریش لە ناو دووکەوانە پڕ لە ڕۆتینات بەداخەوە دەستباریشیان ناگرن لەوەی کە مامۆسا بکرێ بە سەرمەشقتیایە. باشەکەواتە مامۆسا هەدی بۆچی ئەم هەموو ئەرک و ڕێکارە جیاوازە بۆچی هەمووی پێکەوە ئەکرێتە فشار بەرامبەر بە مامۆستا وای لێ دێ کە تەنگی ناڕزایەتی مامۆستایانمان دایمەن گوێلێت؟ لە ڕاستیا من بە عەقڵی تەئاموری قسە لەسەر مەوزوعە ناکەم بڵێم ئەوەی لە پشتەوەیە. من پێم وایە ئەگەر نێتێکی زۆر پاکیشی لە پشتەوە بێ بارتەقای ئەوەی کە نیەتەکە پاکە ڕێکارەکان بە پێویست نەگیراوەتە بەرەوە. من نامەوێ یعنی هیچ کەسێت ئیتیهام بکەم بەوەی کە بۆ نمونە قسە هەیە لەوەی مامۆسایان سەرقاڵکەن بە چونکە مامۆسایان ئەوە بزانین کە هێزێکی کۆمەڵایەتی گرنگن هەمیشە لە فشارەکانیان بۆ سەر چاکسازی لە وڵاتەکەمانە بۆ سەرگێڕانەوەی ئەرک و مافی هەموو چین و توێژەکان مامۆسایان سەرمەشق بوون تێ من نایبەمەوە بۆ ئەمە. پێم وایە ئەگەر نێتێکی پاک و هەوڵێکی جدیش بێ بۆ ئەوەی کە لە ڕاستیە چاکسازی لە وڵاتەکەمانە بکرێەوە زۆربەی خەڵکیش هاوڕایە لەسەرەوەی ئەگەر لە وڵاتێکا ویستت دەستبەری بۆ چاکردنی کۆی سێکتەرەکان پێویستە لە پەروەردەوە دەست پێ بکەی بارتەقای گرنگی پەروەردەوە بارتەقای گرنگی هەوڵی چاکردن و ڕیفۆڕم لە ڕاستیە ڕێکارەکانی ئەم بابەتە بە جۆرەی پێویست نەگیراوەتە بەر. دەستخۆش مامۆستاسیوان ئەم ڕاهێنانەوە ئەم پرۆژانە لە پای چی هاتەکایەوە بۆ وەزارەتی پەروەردەوە بۆ کەرتی پەروەردە؟ خۆی من لێرە نیم بۆی دیفاع لە وەزارەتی پەروەردە بکەم بەڵام ئەمە هەندێک ڕاستی بخەمەڕوو. لە چەند ساڵی ڕابردووە پرۆژەیەک هاتە کوردستانەوە بنیاننانی تواناکان و پرۆژەی پەرەپێدانی قوتابخانەکان و بریتیش کانسڵ کەسێکە پێڵێ کۆمەڵێک ستاندارد و بوار و ڕێنیشاندارد ئەمە هەموو قوتابخانەکان جێبەجێیان کرد و پێی ڕازی بوون و بگرە ململانەیەکی زۆریان کرد لەسەروی چێ نمرە 4 بێنێ و چێ یەکەم بێ و چێ بتوانێت بچێتە پێشەوە. ئەو ستانداردانەی لەوێ بوو کۆی ئەو ستانداردانەی کە لەناو ئەو پرۆژەیە بوو یەکێک لەو ستانداردانە بریتی بوو لەوەی کە ڕێگای وانەوتنەوەی نوێ لە مەکتەبە چەندێک بەکاردێ. من بەداخەوەم لێرە بە تۆڵم بەداتا لامە کە کوردستان هەموو قوتابخانەکانمان نزمترین ئاستمان لەمەیە تۆمار کرد. قوتابخانەکەی خۆشم کە مامۆستا بوومەتەیە. ئەمە بیرکرایەوە چی لێ بکرێ من نازانم چۆن ئەم ئاراستەی وەرگرت بیر لەوە کرایەوە مامۆستای ئێمە بۆ ئۆپشنی زۆر لە بەردەسانیە بۆ لەوانەکانیان ڕێگای نوێ نییە. ئیتر ئەو زروفانە بە هەندووەر بگرە مامۆستا چەنێ دڵسۆزە چەنێ ئازیزە چەنێ قەدر لێکراوە بەدەر لەمە مامۆستایەک بۆ ڕێگای جۆرا و جۆر بەکارنانێ لە کاتێکا لەسەر ئاستی جیهان کۆمەڵێک ڕێگە هەیە
یعنی کە جاران ئەو ستانداردەی کە من ئەڵێم ستانداردی 11 بوو ئێستا کورتکراوەوە بۆ 20 ستانداردی 8 میتۆد و تەکنیکی هاوچەرخی پێڵێن لەگەڵ کەستەی ئەوەی کە بەکارێنن لەوانەیە تەکنیکەکان. هەستا بیر لەوە کرایەوە ئایا ئەم مامۆستایانە هەمویان بخینە خولێکەوە بێن لە یەکەکانی ڕاهێنان کە ئێستا جاران مەشق و ڕاهێنان بوو وحدەی تەدریبیان پێوت ئێستا بووە بە بەشی پەرەپێدان و ڕاهێنانی پەروەردەی لەسەر ئاستی محافزەکان. ئایا گیان ئەبێتەوە مامۆستایانە؟ پرسیاری دوم کە دێتە کایەوە ئایا من لە قوتابخانێک 4 مامۆستا بەرم خولی پێ ببینم مامۆستاکانی تر گلەی و گازن دەم لێ ناکەن؟ نه، باشترین چارەسەر ئەوەیە خودی مامۆستا و خولەکە بچێ بۆ مەکتەبەکە، بچێ بۆ قوتابخانەکە، بچێ بۆ شوێنەکە، بۆ دیەکە. ئەمە لەم بیرکردنەوەی ئەمە سەری هەڵدا کە ئەم مامۆستایانە چیان پێ بوترێ هەندێک ڕێگا و ئۆپشنی ئەگەر تازێ ئەگەر لە وڵاتانی تر بەرەو کۆنی چۆ لای ئێمە تازێ بخرێتە بەردەستی مامۆستایان نەک ئیجبار بکرێن. واتە من ئێستا بە مامۆستای قوتابخانەیە کەڵێم مامۆستا 300-400 زیاتریش ڕێگەی وانەوتنەوەمان هەیە. ئایا مامۆستا ئێمە بەس ڕێگای تەلقینمان هەیە هەر ئەو ڕێگانەمان هەیە کە بەکاری هێنین یان ئەمەڕ بۆ نمونە من و تۆ با بە نمونەیەکی وازەحتر بۆی کە بینەرانی غێری مامۆستاش لێمان تێبگا. ئەگەر من بچم بۆ هەولێر ئایا یەک ڕێگام هەبێ بچم پێی بۆ هەولێر یان 8 ڕێگا 9 ڕێگا 10 ڕێگام هەبێ بە ئارەزوی خۆم ڕێگەیەکیان هەڵبژێرم کە کامەی بۆ من گونجاو. ئەمە خۆی لە ڕاستیا بۆچی بوو؟ هەستمان کرد ئێوە ڕەنگە شایدین بۆ بدەن ڕەنگە دای بابان شایدین بۆ بدەن مامۆستاکانی هاوڕێم کە هەموو کەس و کار و خۆم هەر مامۆستام تا ئێستا ئەوی کە شانازی پێوەکەم مامۆستاییە ئایا قوتابی ئەمە چێژە بینێ لە پۆلا خۆشیە بینێ لەو وانەی کە پێڵێ ئەی باشە چۆن وها بکەم قوتابیەکەم چێژێک ببینێ خۆشەویستیکی بۆ دروستبێ بەرامبەر بەو وانە و دەرزانەی کە کەلی بێزارە. قوتابی ئێمە کاتێک لە کەناڵەکەی ئێوەڵێن 2 ڕۆژ پشووە هەموو قوتابەکان دەسەکەن باڵپەڕین ماوەی کە سێرەکەم مامۆستاکانیش هەڵەپەڕن بۆ لەبەروی دیارە لە وەزع و بارودۆخێکی باشانین. باشە چۆن ئەمە بگۆڕین؟ هەستاین هەندێک ڕێگامان پێشنیار کرد لەسەرەوە پێشنیاریان کرد ئێمەش خۆمان پێشنیارمان کرد ئێستا جێبەجێەکەین هاتوون لە قوتابخانەکان بڵین مامۆستاجیان ئەمە ڕێگایشی تر ئەوە ڕێگەیشی تر ئەوە ڕێگەیشی تر. باشە مامۆستا سیروان ئەمە بارگرانی بۆیە وەکو مامۆستا دروست نەکردو؟ من پێم سەیرە ئەمە چۆن لێک دراوەتەوە یعنی وەک مامۆستا فەرمووی پاکێجەکە تۆزێک قەرەباڵغ هات لەگەڵ کۆمەڵێک شتی ترا تێکەڵ کرا ئەجینا خودی ڕاهێنان من پێ تەڵێم ئایەوە کەسێک کە وەرزشەکە کەسێک لە تیپێکی تۆپی پێ ئەبێ بڵین با ڕاهێنان نەکە لە ڕاستیە کێشەکە لەوە سەری هەڵدا کە مامۆستا بڕوای وابوو ئەم ئیشە بەشێکە لە چاودێری کردن و بە دوواداچوون و لە کاتێک ئەمەوانیە لە کاتێک ئەمە بریتە لەوەی کۆمەڵێک ڕێگە بە مامۆستایەک عرض بکرێ یعنی دوای ئەوە بە مامۆستایە بوتێ مامۆستا توانیت جێبەجێ بکەی ئایا بۆوانەکەی تۆ ئەبێ ئێستا ینی جۆرێک لە توێژینەوەی لەسەر کراوە ئێستا من توێژینەوەی خۆمان کە خەریکین لەسەر ئەم کارە هێشتا نەگەیشتەوە بە ئەنجام چونکە ئەخیرەکەیمان نەبیدیوە بەڵام لە ڕاستیە توێژینەوەیکی بچووکم کردووە خۆم پێشتر لەگەڵ هەندێک هاوڕێم ئاستەکە لە 2 گانوێتی بە 1972 بڕوا ناکەی ئەم ئاستە غەریبە لە شوێنێکا کاتێک مامۆستا کە ئەچێتە پۆلەوە پڕچەکترە بە ڕێگای نوێ توانای زۆرترە تەکنیکی زۆرتر لە بەردەسایە ئەی بۆچی دژی ئەم پرۆسێن ئەمیان شتێکی ترە دەستخۆش دەگەڕێم وڵات کاتەکان بە یەکسین دەبشکەین مامۆستا هاتی ئەو مامۆستانێکی ئێستا وەکو مامۆستا سیروان بوون بەڕاهێنەر بێگومان لە قوتابخانەکانی خۆیان هیچ بە شەوانەیەک ناڵێنەوە وەکو چۆن ئەوان بۆتە بارگرانی بۆیان بێگومان بۆ سەرشانی ئێوەش بارگرانێکی دیکە مامۆستامان هەیە لە هەفتەکەیە هەموو ڕۆژێک 24 حیسەی هەیە ئێستا ئەمانە چۆن ڕێکخراون لە ناو قوتابخانەکە؟ ئەزانی کاڵێ خان لە ڕاستیە نە مامۆسا ئەڵێ بارگرانیە و نە منیش ئەڵێم بارگرانیە باسەکەی ئێمە لەسەر ئەو بابەتە نییە ینی قەت مڕاهەنەی لەسەر ناکەین وەگەر ئەمەشمانوێت نەزرەیەک دروستە بێ ئەجەبا مامۆسا سەرقاڵی پرۆسەیەکە تایە ڕۆژانە خوێندکار ئەرکدارەکە بە کۆمەڵێک بابەت کە سەعیتیا بکەن کە ئامادەی بکەن ئەرکی ماڵەوە بەڵام خۆی ئامادە نییە ئەبدەیتی خۆی بکاتەوە و خۆی ئامادە نییە بە هیچ جۆرێ بچێتە ژێرباری ئەوەی کە ئەگەر پرۆسەیەکی ڕاهێنان هەبێ بچێتە ناویەوە بابەتەکە ئەمە نییەوە من لەگەڵ مامۆسای بە ڕێزیشا ناچمە ناو ئەم مڕاهەنە و ئەم گرەوەوە کە من بمەوێ ئەوە باسکەم کە گوایە ئێمە پێمان وایە بارگرانیە بۆ سەر مامۆسایان بارگرانیەکە لە شوێنێکی کەوەیە لەم شوێنەوە نییە ئێمە قەرارمانیاوە هەرێمی کوردستان تووشی کۆمەڵێک گرفت و قەیران بۆ وابزانم کەس لەمە نییە هاوڕان نەبێ ئێمە لە حملەی انتخاباتی هەموو حیزبەکانە بینیمان
هیچ حیزبێ لە حیزبەکان تەنانەت پارتی و یەکێتی کە دەسەڵاتیان بەدەسە رازینین لەم پرۆسەیە. بۆ نمونە لایەکیان ئەڵێ ئەی ڕوخێنم، لایەکیان ئەڵێ ئیتر بەسە، لایەکی ترەڵێ بە ئێمەکرێ، لایەکی ترەڵێ تەنانەت کە ئەوەی کە ناوی خاوەنی پرۆسەکەیە و پارتی کراوە بەو عەلاگەی زۆربەی مەوزوعەکانی پێڵواسراوە، خودی ئەم حیزبەش تەنانەت بە زمانێکی ڕەخنەئامێز وتی ئێمەش کۆتایی بە کۆمەڵێک کاری قاچاقچێتی و کۆمەڵێک کاری شقاوەیی و ئەوانە لە دەڤەری تر ئەهێنین. کەواتەوە بزانم هەمومان هاوڕاین لەسەر ئەوەی کە ناوی بەڕێوەبردنە لە کوردستانە گرفتیتیایە، ئەبێ دەستی بینێ چاکیکەین. لەم چاککردنا باشترین شوێن دەستی بۆ بەرین پێمان وایە پەروەردەیە، وە لە پەروەردەوە دەستمان پێکرد هەنگاوی یەکەمی پرۆسەکە سەرکەوتنێنێ. ئێمە پێمان وایە بارتەقای گرنگی ئەم پرۆسە گرنگی بە مامۆسا نەدراوە، گرنگی بە مامۆسا نەدراوە پێش هەموو شتێ لە ڕووی سومعەوە. یعنی حکومەتی هەرێم ئەگەر بیەوێت چاکسازی بکە، وەزارەتی پەروەردە بیزات ئەگەر بیەوێ ئەم سیستمانە بە باشی بچێتە ناو. من بۆ خۆم مامۆسای بەڕێز لە ڕاستیا زۆر بە ئازارم لەوەی ئێستا پرۆسەیەک دەستی پێ کردووە خەڵکی کوردستان کە بیانەوێ پرۆسەیەک ڕەتکەنەوە، ئێمە واوێنا بکرێن کە ئێمە گەلێکین ئەسڵەن دژە سیستمین، نامانەوێ بچینە ناو هیچ سیستمێکەوە، ئەمە زۆر خراپە و نامانەوێ یعنی ملکەچی ئەوە بین کە ئاستی من باز زۆر باشیش بێەوەی کە مامۆسا فەرمووی لە فیدباکی هەڵسەنگانەکەەوە هاتوێتەوە بۆ ئێمە کە لە بوارێ لە بوارەکانە لە چەند بوارێک لە بوارەکانە ئێمە تایە شکستمان هێناوەیە با بڵێن تایە لاوازین. ئەسڵەن تۆ ئەوە بفەرموگریمان ئێمە لە لووتکە شابین، ئایا وەستان لە شوێنی خۆمانە هەر شکست نییە؟ بێگومان پێویستمان بەوە هەیە ئەبدەیتی تازە وەرگین، بێگومان پێویستمان بەوە هەیە ڕاهێنان وەرگین یەکلا بۆتەوە کە سیستم شتێکی باشە. جا سیستمەکە ناوی سیستمی لوبنانیە هێنان و فەشەلیان پێهێنا خودی خۆیان، جا سیستمەکە سیستمی سویدیە کە هێنان و وێرانیان کرد، جا سیستمەکە سیستمی پەرەپێدانی توانەکان و ئەوەی کە ناوی بریتیش کاونسڵەکە هێناویانەوە مامۆسای بەڕێزم لە ئێستا لە گیانەڵایە و لە سەرەمەرگایە. باسەکە ئەمە نییە و باسەکە ئەوە نییە مامۆسا بڕوا لە ماڵەوە بخەوێ و وشەی بارگرانی وا لێ بکەین، بیکەین بەوەی کە ئێمە زۆر حەزمان لە عتڵە و فڕسە و ئەوەیە کە مامۆساڵێ جەوێک دروست کراوە خوێندکاران تایە ئاهەنگە جێڕن و مامۆسایانیش هاتو سەربار کراوە بۆ ئەم مەوزوعە. بەقەدەر ئەوەی کە ئێمە پێویستە بەجددی دەست بینام پرۆسە، بەجددی دەستدانام پرۆسە بێ سێکتەرەکانی کەش بگرێتەوە. هەموو مامۆسایان نەزانن با ئەمە تەواوکەم ببوورم پەیامە بگا. هەموو مامۆسایان ینی ڕۆژانە خۆیان تایە ئەژین بەشێک لە دائیرەکانی ئێمە کراوە بە مناوە بە ئەسڵەن گرنگی بە دەوامکردن نادرێتایە. جەنابتان نەزانن کە جۆرێک لە ئاسانکاریان بۆ کراوە بە ناوی ئەوەی کە با لۆدی موچەوەرگرتنیان نێتە سەرمان داوای حەق و مافی خۆیان بکەن، دەوامیان بۆ هین کردوون، دەوامیان بۆ بەنیوە کردووە، بە مناوە کردووە لە ژوورێکە هەش کەسی تیا بوو بێ ئێستا هێناویانەتە سەرەوەی دوو کەس و سێ کەس دەوام بکات و ڕاهی بکەن و بەڕێی بکەن. عەجەبا یعنی لەم کاتەیە کە تۆ ئەتەوێ ئەرکی ئەوانی تر لابەی یەیتەوە ئەرکی تر بۆ مامۆسا زیاد دەکەی. دیسانەوە ئەڵێم ئێمە ئامادەین چەندین ئەرکی تر لەوە زیاتر هەڵگرین، بەڵام پرۆسەکە پرۆسەیەکی گشتگیر بێ و بۆ نمونە من ناچمە سەر مەوزوعی مادی، بەڵام ناشکرێ باسی ئەوە نەکەین کە حکومەتی هەرێمی کوردستان ئەوێت شەڕی نەفسی لەگەڵ مامۆسایان نابکە. بەچی نەکەر مامۆسایان فەرمانبەرانی مەدەنی پلەی سەربازی بەرزەکاتەوە، پلەی مەسەلەن ئەمنی و هەواڵگری بەرزەکاتەوە، پلەی دادوەرەکان بەرزەکاتەوە، چونکە ئەمانە لە ڕاستیە لە شوێنەکانە زۆر ئیشی پێێتی. عەجەبا بۆ مامەڵەی جیاواز لەگەڵ مامۆسایان ناکە، بۆ نایەوێ لایە بەلای ئەم مەوزوعا بکاتەوە. دیسانەوەڵێن باسەکە باسی مادی نییە بەقەدەر ئەوەی لە ڕووی معنەویەوە مامۆسا شکێ بەم بابەت.
مامۆستا سیروان ئاستەنگەکانی بەردەم ئێوە چی؟ بێگومان هەر پرۆسێکە گیرێتە بەر کۆمەڵێک ئاستەنگیشی بۆ ڕاست. من لە قسەکانی مامۆستای هاوڕێمەوە دەست پێەکەم و هیوادارم تەواوکەری یەکتر بێت. ئەوەی مامۆستا باسیەکە دروستبوونی جۆرێک لە بێبتمانەیە لە نێوان حکوومەت و فەرمانبەرانە، لە نێوان حکوومەت و هاوڵاتیە. وامان لێ هاتووە ئیتر ئەم حکوومەتە گەر بە سوتفە یان بە ڕێکەوت کارێکی باشیش بکە، ئێمە بڕوامان وایە کە لە پای لەگەڵ هەموو کارەکانی تریا بە خراپ هەژمارەکەین. بەنسبەت مامۆستاوە ئەو هەموو شتێک کە لێی کرا کە مامۆستا باسی کرد کە لە بەرزکردنەوەی وەستاوە بچی واوان. یعنی ئەمەنە ئەیەکی پیرۆزن نازانی چۆن تاویزیان بۆ بکەیتەوە. بەڵام ئاستەنگی ڕاهێنان لێرەکە لە بینی مامۆستا و جۆرێک لەم پرۆسانە دروست بۆ ڕەتێکاتەوە لەگەڵ خودی پرۆژەکانان نییە کە پیرۆزە. هەندێک جار ئەوستێتە سەر خودی ئەو کەسەی کە بەرنامەکە هەنێ، خودی ئەوەی کە لە بەرامبەر ئەم پرۆژەیە کار ئاسانیکی بۆ ناکە، لە بەرامبەر ئەم پرۆژەیە زەمینەسازیکی بۆ ناکە. ئەزانی ڕاهێنەرانیش خۆی لە خۆیان هەر مامۆستا بوونە و بوودەتەوە ڕاهێنەر خۆ لە مەکتەبەکانی خۆیانەوە دەرچوونە. خۆ باشەوا گریبان ئەم فئێم لابر ئەم لەشکرێم لابر 600 کەسن 700 کەسن. خۆ پێویستم بەوەی خەڵکێک بێنم خۆ مەگەر لە دەرەوە بێنم بێ ئیشی ئەم ڕاهێنانە بکە. لە ڕاستی ئەم ڕاهێنەرانە ئاستەنگیەکانیان چین بڕوا بکە ینی لە بەرامبەر ئەم قورسایی کە بینن ڕاهێنەرمان هەیە بۆ 3 لادەی دوور ئەڕوا بۆ مەکتەبەکان بە سیارەی خۆی بە بەنزینی خۆی لەبری ئەمە هیچ وەرناگرێت بەڵام کارەکەی بووە بەمە. بەڵام ئایا ئەم ڕاهێنەرانە خولی تەواو پێویستی تەواویان بینیوە؟ حەزەکەم یەک ئاماژێ بە تۆ بکەم بۆی ئەمە ڕاستکەمەوە بۆ مامۆستایانی هاوڕێم. ژمارەی جێجگار زۆر لەناو ئەم ڕاهێنەرانە من باسی سلێمانیەکەم کاڵگری بڕوانامەی دکتۆرا و پرۆفیسۆر یاریدەدەر و ماستەر خەڵکی ئاسایی. یعنی ئەگەر بڕوانامە قیاس بێت لە من بە بڕوای من بڕوانامە قیاس نییە بۆ ڕاهێنەر پێوەربێ. بەڵام ئەمەی تایە نزیکەی 25 بۆ 50 کەسیان ڕاهێنەری نێودەوڵەتین واتە شادەکانیان نێودەوڵەتیە. هەر یەکێک لەم ڕاهێنەرانە هەر یەکێک لە تەنها وەجبەی 15 کەس نەبێت لە ئاخیرە لەبەر پێویستی چەند مەکتەبێکمان مابوو ئەم ڕاهێنەرانە هاتنە ناوەچینە هەمووی بێجگەلەوەی خولێکی 40 ساعتیان بینیوە، بێجگەلەوەی خولێکی 6 مانگی ئۆنلاینیان بینیوە، بێجگەلەوەی 2 زانکۆی گەورەی ئەم کوردستانە هاتوون تەدریبیان پێکردوون بۆ ئەم کەسانە ئەنجا چوون. ئاستەنگەکە لەکوێیە؟ هێشتا تەنانەت بە ڕاهێنەر و مامۆستاشەوە ماومانە لە پرۆسەی پێشکەوتنی پەروەردە بە تەواوەتی تێبگەین. یعنی هێشتا مامۆستایەکی ڕاهێنەر نەیتوانیوە لەگەڵ مامۆستایەکە بگاتە واستی کە وەکو هاوڕێ بن وەکو برا بن خەڵکی نابێت لە بابی بەرپرسیارێتەوە تەماشا بکە بێت لە بابی خزمەتەوە تەماشا بکە. ئەزانم کاتەکەت کورتەوەی بڕمۆی قسە زۆرێکە پرسیارم زۆرەوە ئێوەش وەڵامی زۆرتان پێ و کاتی بەرنامەکەی منیشکە مامۆستاتی لەمڕۆ بەدواوە وەزارەتی پەروەردە کەرتی پەروەردە بەگشتی لە هەرێمی کوردستان بەرەو کوێڕە. من لە ڕاستیا تۆ لە قاچی مامۆستا نییە تا بڵێ بەرەو کوێوە ڕوا، بەڵام ڕەتکردنەوەی ئەم پرۆسە ڕەتکردنەوەیەکی جددیە و پرسێکی مەدروسە. مامۆسایان وەکەوەی مامۆستا فەرمێ بابەتەکە بابەتی شەخسی نییە وە کێشەمان لەگەڵ مامۆسای ڕاهێنەران نییە. مامۆسای ڕاهێنەر لە خۆمانن و جیایش نابنەوە لە خۆمان ئێمە و ئێوە لە نێوان ئێمە و سەرپەرشتیاران و ئێمە و مامۆسایانی ڕاهێنەرانیە بەقەدەر ئەوەی کە پرۆسەکە بۆچی جددیە لەبەرەوەی لە ڕاستیە مامۆسایان هێزێکی کاریگەر و هێزێکی کۆمەڵایەتی گرنگن. ئەگەر ئاوڕ بینەوە لە 20 ساڵی ڕابردووە زۆربەی زۆری ناڕەزایەتیەکان لە کوردستانە مامۆسایان ئیداریانیاوە. مامۆسایان ئیداریانیاوە یعنی ئەتوانن لە ڕاستیا ئەوەی کە تووڕەن لێی ئەوەی کە بێزارن لێی بیبەنە سەرەوە. بەڵام ئەکرێ نەگەڕێنەوە بۆ دواوە. ئەوەی مامۆستا فەرمی خۆ ئێمە خەڵک لە مەریخەوە نایەنین دوجارە گەر پێویستمان بە ئەپدەیت و وەرگرتنی ڕاهێنان بێ خۆ بێ کۆمەڵێک ئەو 600 لابەی نەنا ئێمە نابێ بگەڕێنەوە بۆ دواوە. ڕەتکردنەوەی ئەم پرۆسە بۆ چاککردنە بۆ ئەوە نییە کۆتایی پێبێنرێ، بۆ ئەوەیە ئیعادە نەزەر بکرێتەوە، بۆ ئەوەیە کە لایە بەلای مافەکانی مامۆستا بکرێتەوە، بۆ ئەوەیە سومعە بۆ مامۆستا بجێڕێتەوە. بەڕێزان ئێستا بەداخەوە مناڵەکانی ئێمە بە مناڵی مامۆسایانی ڕاهێنەریشەوە هیوادارم سەرنجی ئەوە بن زۆربەی زۆری مناڵان ئەوەنە تیکتۆکچیەک سەرنجیان ڕاکێشێ بەداخەوە ئەوەنەی
احتراما بۆ کەسانێک کە جوودێکی جدیان هەیە لە بواری سەربازیەوە وەکو ئێمە خاوەنی ئەجێندای چاکن بۆ چاکردنی وڵاتە بەس ئەوانەی کە خەریکی خۆسەپاندنن لە وڵاتەکەمانە ڕۆژانە بە جلی مغاویریەوە خۆیان عارزەکەن و بە سەرۆکی حیزبەکانیشەوە کە دەستیان یاوەتە ئەو جۆرە لە یعنی جوڵەی هەرزەکارانە لە ڕاستیان مناڵانی ئێمە ئەوانە بەسەر مەشقی خۆیان نەزان و ئەوانە بەلایەنەوە گرنگە ئەوەنە هیچ کاتێ مامۆسایان بەلایەنەوە گرنگ نییە چۆن ئەم پرسەوا لێ بکەین مامۆسا گرنگ بێ لە پرۆسەکە دەستخۆش هیچ کاتم نەماوە دوو خولەک لەماوە سپاس مامۆسادی حەمەڕەشید مامۆستا لە هەڵەبجەوە تا ئێرە ئەرکی کێشە هەروە مامۆستا سیروان ساڵح مامۆستای ڕاهێنەر سپاس بە ئامادەبوونتان لە ڕایەڵی ئەمڕۆ ڕایەڵم پێشکەشکردن هەر شاد